کەوتوم یعنی خەم بۆ بە سەراپە ژیان میمودا پۆشیمێنی خەم لە هەموو شتەکان ڕەنیاوەتەوە لە هەموو سیما و لە ئەو دقی لە زۆر شعرە دەرم بڕیەوە ئەو دقی زۆر دڵشاد بووم لەوانەیە و دقی لە هەموو کاتێک زیاتر خەم سەراپایدا پۆشی بوو شعرێکت دەڵێت لە ئازارێکی زۆری خۆت پاگەر ئامادەی بوومە بخوێنیتەوە مەسەر چاوە ئای لەو ڕۆژەی کەوا ئەمرم ئای لەو ڕۆژەی کەوا ئەمرم مناڵە بنێشت فرۆشەکە دێت وەک ڕۆژان بە دوو چاوی شین شینەوە بە دەستێکی هەڵلەرزی و ناخێکی پڕبرینەوە من نابینە جارێکتر کاتێک پرسیاری منەکات بە هەستێکی ڕەشبینەوە کەس کە زملی ڕێگاگرێت ئەزانێت قەت نایبینەوە ئیتر پێم ناڵەن لەم دنیاش چۆن بۆ ساتێک ئۆقرە بگرم خۆ ئەگەر زیندوش ببمەوە چۆن دەیان جار نامرمەوە چاوم لێیە دایە پیرە دەزەرز و کوشەکەتەکە هاتوۆتە بەر دوکانەکەم وەکو جاران بۆ مەگەڕم ئاخر ئەو سێ مناڵی هەتیوی کوڕە شەهیدەکەی لای بازار بازار دوکان دوکان لە پێناوی تیکێنان بۆ مناڵە هەتیوەکان ئەو کوڕەکەی شەهید بوو گیانی بەخشی بە نیشتیمان هاوژینەکەی ڕۆڵەکانی بەجێ هێشت و چووە ژیانێکی نیوە دایە پیرە بۆ بەدای مناڵەکان ماندوو نابێ وەرەگەڕێ ئەو وەک جاران من نابینە چاو دەجێڕێ و چاوەڕوانی بڕسک و سەبری لێ بڕێ ناچار بە ناومێدیەوە کەس ملی ڕێگاگرێ زۆر دڵنیام کە نامەی مۆبایلەکەم دوای چەند ڕۆژێ پڕپڕە بێ لە نامەی کوڕە شەهیدەکەی بۆ دەرمانی کچە نەخۆشەی فریجەکەی هەموو مانگێ بەرۆک مەگرێ نامەی بێوەژ نەبێ کە سووداماوەکەی سێ مناڵی لە ئەستۆیە نازانێ یەخێکێ بگرێ ئاخر ئەو جیرۆدەی شەرمەوە ئەو کاتانی ناچارە بێ و برسێتی یەخەی پێئەگرێ ئەگەر هانام بۆ نەهێنێ ڕۆڵەکانی بێنان و ئەو یەک لە برسان ئەمرێ لەو لاشەوە گەنجێکی ڕنگ بزڕکاوی ڕەنگزەد و لاوازە بینم هاتوۆتە ناو ڕادۆی گەڕیان بە دوای هەری کارەگەڕ هیچ نەمکوژێ خەمی ئەو کوڕە خەمی ئەو کچ و کوڕانە ڕۆژانە بەرۆکە مەگرێ چێ هەیە لەو هەموو خەمەی ئێوە فرمێسکەکانی من بسڕێ لێرەش ساتێ پشوو نادەن هەتا خەمی ئێوە هەبێ ناخم لێرەوە گڕەگرێ ئای خوددایە لە مەرگ زیاتر چی شەگەبەی پێم ببەخشە هەتا دڵم بەرگەی بگرێ کات خەمت نەبێ دەستەکانە خۆش بێ ئەتوانین بڵێن شعرە بەتەواوی لە واقعەوە هەڵقوڵاوە پرسیاری خەممان زۆرە بەڵام سەرەتا پەیوەندیەکمان لەگەڵا با بچینە لای پەیوەندیەکەمان دەمێکە لەسەر هێڵە پەری قەرەداکەی پەریگیان سڵاوت لێبێ ڕاوتان لێبێ ئازیزانم بەرنامەیەکی جوان چاودان ماچەکەم سەرکەوتنتان بۆ دەخوازم دەتوانم لەو ئێوارە ئەستەی کاکدەبە من شارێکتان بۆ بکەم بە دیاری نەی ئەسق ئەو کەسەی خۆشمەوی هەر تۆی هەناسەی گیانم خاتوبەری لایڤەکە لای خۆتەوە کەس بکە با ئەو دەنگانەوەی دروست نەکات سپاسەکەین ئەو کەسەی خۆشمەوی هەر تۆی هەناسەی گیانم عەیانێک بوو چاوەڕوانی گوڵی هیوای ئەوەیانم لە ناکاوانمەی سۆزت ڕزان لەسەر ئەوینما بوویتە سەرچاوی خۆشبەختی و ئارامیەک لە ژینما دەباتر گریانی تۆ چاو نەکا بەهێلانە کاتژمێری چاوەڕوانی بندن نەکا لەو زیندانە دوێ ئەتوتێرە و مانگ و خۆری شعری جوانی ئەوینمی تۆ حەکیمی ئێش و ژان و فارشکەری برینمی
شارێکتان خۆشی و بەرنامەی سەرکەوتە و چاوی هەندێکتان ماسەکەم سڵاوڕێزم بۆتان سپاس خاتون پەریقەرە داخی هیچ پرسیارێک هەیە بۆ کاک جەزای بەڕێز خاتون بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت خاتون پەری دەستان خۆش سواسێکم گەڕێنەوە لای شاری کاک جەزا خوێنتیەوە کاک جەزا ئەم شارە بەتەواوی لە واقیعەوە هەڵبکەونەوە دروستە کە من ئەڵێم خەم بەرۆکم مەگرێت ینی کاگاسم هەندێکی ڕەنگە خەتای خۆم بێت خۆم بە دوای کاتی خۆی ئەگەر بەسم بن بە دوای عشقێکا گەڕابم کە ئەو ئازاری بە دوای بەڵام هەندێک خەمیشیان وەکو مقناتی